کاوە هەڵۆی گەرمیانە سیمبولی بەرخودانە نامرێ شەهید کاوە تا بمێنێ ئەو ناوە دەسەڵات ستەمکارە دژی ڕۆڵەی هەژارە تاکەی زوڵم و نادادی تاکەی حکمی فەسادی بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنی ئەندامانی چالاکوانی ڕێکخراوەکەمان دەکەین بۆ بەشداریکردن لەم چالاکی ڕێکخراوەکەمان. بەڕێزان وەکو لاتان ئاشکرایە ئەمڕۆ 12 ساڵ تێدەپەڕێت بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی ئازا و بوێر کاوە گەرمیانی کە بە دەستێکی ڕەش و لەرزۆک شەهید کرا. ئەگەر کاوە بەجەستە مردبێت ئەوە بە دەنگ و کردار هەر لە ناوماندایە و نامرێ. ڕێگاکەی کاوە هەمیشە ڕووناکە و ئێمەی ئازادی خوازی پێدا دەڕۆین بۆ گەیشتن بە ئاشتی و ئازادی. بەڵام وەکو دەزانن بێباکی دەسەڵاتی کورد لەوەدایە کە تاکو ئێستاش بکوژانی ڕۆژنامەنووسەی بە سزا نەگەیاندووە. هەتا ئەم ڕۆژ بەردەوامن لە کوشتن و ترساندن و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان کە وەکو بینیتان لە چەند ڕۆژی ڕابردوو لە گوندی لاجانی سەر بە زۆنی زەرد بە تەقەی هەرەمەکی میلیشیاکانی سەر بە پارتی کۆمەڵەیە کوژرا و برینداری لێکەوتەوە. مێژووی ئەم دەسەڵاتە پڕە لە خوێنڕشتنی ئازادی خوازان کە لە ماوەی حکومڕانیاندا ئەنجامیاندا و کاوە گەرمیانی یەکێک بووە لەوانە. کاوە مرد بەڵام ڕێگاکەی کاوە زیندووە و ڕۆژانە کاوەی تر بەسەریدا دەڕۆن. ئێستش داوا لە بەڕێز کاک سەرمەند ئیسماعیل دەکەین بۆ خوێندنەوەی وتاری داکۆ. بە ناوی خۆی گەورە و میهرەبان بە بۆنەی تێپەڕبوونی ساڵێکی تر بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی بوێر کاوە گەرمیانی لە 5 کانونی یەکەمی 2013دا ئێمە لە ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی بە توندی ئیدانی بەردەوامی کوشتنی ئازادی ڕادەربڕین و دەنجی ڕەخنەگر لە کوردستان دەکەین. شەهیدکردنی کاوە گەرمیانی تەنها ڕووداوێکی تاوانکاری نەبوو، بەڵکو خاڵێکی وەچەرخان و ڕاگەیاندنی شەڕێکی کراوە بوو لە دژی قەڵەمە ئازادەکان کە تا ئێستاش کاریگەریە شومەکەی بەسەر کۆمەڵگەوە ماوە. بەداخەوە کوشتن و چەند ساندنەوە و زیندانی کردن بۆتە سیمای قێزەونی جووت حیزبی دەسەڵاتدار و بەکردەوە بوونەتە گەورەترین هەڕەشە بۆ سەر ئازادیە مەدەنیەکان. ئەو نەهامەتیەی تا ئێستاش لە هەرێمی کوردستان هەڕەشە لە ژیانی هاوڵاتیان و چالاکەوان دەکەن بریتین لا. یەکەم، بەکارهێنانی یاسای نادارپەروەری و هەڕەشەی دەستگا ئەمنیەکان دژ بە هاوڵاتیان و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و دەنگە ناڕازیەکان وەک شێروان شێروانی و قەهرەمان شوکری و چەندانی تر کە ئێستاش لە زیندانی حیزبدا زیندووترین گەواهیدەری ئەم ڕاستیان وە لە تازەترین پێشهاتدا هەڵکوتانە سەر گوندی لاجان نزیک هەولێر بە ناوی پاراستن و سەروەری دام و دەستگاکان لە بەرواری 2/12/2025 تەنها لەبەرەوەی گەنجانی ئەو ناوچەیە داوای هەلیکار و دامەزراندنیانە کرد. لە وەڵامدا پارتی باڵا دەستی کرد بە ڕاگواستن و کوشتن و بریندارکردن و ڕەشبگیریکردنی هەوان. دووهەم، گەندەڵی دارایی و ئیدارەی بەربڵاو بووە کە بۆتە هۆی تێکچوونی ژیان و گوزەرانی خەڵک. دەسەڵات هەوڵی جدی نادا بۆ ڕشەکێشکردنی. سێهەم، بوونی دادپەروەری و کۆمەڵایەتی وای کردووە کە زۆرینەی خەڵک بە تایبەت گەنجان بە ناومێدیەوە ناچار بە کۆچکردن بکەن. ئەوەی ڕوونا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە دروستکردنی دوو زۆنی سیاسی و ئەمنی و جیاواز نەک تەنها دەنجی ئازادیان کوشت، بەڵکو متمانەی هاوڵاتیان بە پرۆسی سیاسی و دادپەروەری لەناو برد. لەم دوو زۆنەدا پاراستنی بەرژەوەندیەکانی حیزب لە سەروەری مافەکانی مرۆڤەوەیە. ئێمە لە ڕێکخراوی داکۆک جارێکی تر داوا دەکەین کە کۆتایی بە سیاسەتی لە ناوبردننی دەنجی جیاواز بهێنرێ. داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کە فشار بخەنە سەر دەسەڵاتدارانی هەرێم بۆ: یەکەم، لێکۆڵینەوەیەکی نێودەوڵەتی سەربەخۆیی لە کەیسی کاوە گەرمیانی و سەرجەم تیرۆرکراوەکانی تری قەڵەم و ڕووداوە ئەمنی و سەربازیەکانی ئەم دوایانەی شارەکانی سلەیمانی و هەولێر بکرێت. دووهەم، ئازادکردنی دەست بەجێ سەرجەم ڕۆژنامەنووسان و چالاکەوانە زیندانی کراوەکان. سێهەم،
لە ئازادی ڕادەربڕیندا دابینکردنی ژینگەیەکی سەلامەت بۆ کاری ڕۆژنامەگەری و چالاکەوانە ناحیزبیەکانی دەرەوەی دەسەڵاتدا. لە کۆتاییدا وەفا و ڕێز بۆ شەهید کاوە گەرمیانی و هەموو شەهیدانی تری قەڵەم. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 5/12/2025 لیدز. مان دەکەن قورتان بەسەر دوای مردنیش لێ ناگەڕێن نیشتیمانمان بکەن بە ماڵ، لێ ناگەڕێن گۆشتمان بخۆن وەک قەل و داڵ. گەر هیچ نەبێ شەوان دەبین بە تارمایی و مێردە زمە، وەکو گەڵادا دەوەرین بەیانیان. دەبینە ڕووبەندی ئاسۆ بەری گزنگی خۆر دەگرین، قڕمان دەکەن قورتان بەسەر شایی بکەن دەیکەین بەشین پرسەدانێن کاستان دەکەین بە پێکەنین. دەبینە لەکەی زمان و تانەی سەرچاو، دەبینە مووی ناو خۆراک و خڵتی ناو ئاو. سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەم ئەندامانی ڕێکخراوی داکۆک سەر بە ئەنجومەنی لیدز کە ئێوە لە خۆبوردانە هەموو جارێ ئامادەن لەگەڵ ڕێکخراوەکەتان بێنە چالاکیەکانە و ئامادەبوونی خۆتان بسەلمێنن. زۆر سوپاستان دەکەم کە بە سەرما و بە گەرما بە باران ئێوە لێرە حازرن. سوپاسی ماندووبوونتان دەکەم. سەرەتا دەمەوێ 5/12/2025 ئیمڕۆ دیارە کۆبینێتەوە بۆ یادی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی. دیارە هەمومان دەزانین 13 ساڵ لەمە پێش کاوە گەرمیانی لە ڕۆژێکی وەکو ئیمڕۆتە بەدەستی تیرۆریستانی یەکێتی و پارتی لە ناو ماڵەکەی خۆیدا لە باوەشی دایکیە تیرۆریان کرد، قەڵغانی تیرۆریان کرد. ئەمەوێ بڵێم کاوە گەرمیانی لەسەر ئازادی شەهید بوو، لەسەر دادپەروەری شەهید بوو. کاوە گەرمیانی یەکێ بوو لەو کەسانەی کە بەردەوام بە قەڵەمە جوانەکەی گەندەڵەکانی و ڕووناشرینەکانی حکومەت و یەکێتی و پارتی دیارە خست و کەشفە کرد. دیارە وەکو پیشەی هەمیشەییان یەکێتی و پارتی بەردەوامن لەو کاریان هەتا ڕۆژی ئیمڕۆمان هەچی چالاکوان و ئازادی خواز و نووسەر و ڕۆشنبیری ئەم وڵاتی ئێمەیە دەستیان نەپاراستووە لە کوشتنیان یان لە زیندانیکردنیان. دەمەیە بڵێم نزیکترین ڕوودا و 2/12/2025 چەند ڕۆژێ لەمە پێشەکە چەتەکانی پارتی هەروەکو پیشەی هەمیشەییان هەڵیان کوتایە سەر گوندی لاجان و دەستیان کرد بە گرتن و شەهیدکردنی خەڵکی سڤیلی ئەو لادەیە کە بۆ داوە مافە سەرەتایەکەی خۆیان هاتبوونە سەر شەقامەکە. دیارە گەنجە جوانەکەی لاجان عیرفان بەهادینیان شەهید کرد و ئێمە لەم ڕۆژەدا هەر لەگەڵ یادی کاوە گەرمیانی لەگەڵ تیرۆرکردنی ساڕۆژی کاوە گەرمیانی و لەگەڵ ئەم ڕووداوانە سەرکۆنەی دەکەینەوە و بەردەوام دەبین یەینە سەرجادا داوای بە دادگاکەیاندنی ئەو کەسانە دەگەین کە لە پشت ئەم ڕووداوانەوەن. زۆر سوپاسدانەکەم دووبارە بەخێر بێن سەرچاو. خەڵکی تر تێپەڕی بەسەر شەهیدکردنی کاوە گەرمیانی تا ئێستا بکوژانی سزا نەدراون. بەندێکێ ئەڵێت هەر کاتێک تاوانبار نەدۆزراوە یاخود دەستگیر نەکرێت دڵنیا بە حکوومەت و دادوەر تاوانبارەکەن. ئەوەی ئێستا لە زۆری زۆر و سەوز لەژێر دەسەڵاتی هەردوو بنەماڵەت دەستور بە خوێنی میلەت ئەگوزارێت کاوە هەستی پێکردی بۆ قسەی کرد بۆیە شەهید کرا. گەرمیانی لە ژیاندا نەما بەڵام قەڵەمەکەی و پەیامەکەی نەمردن. ئەوە بووە هۆی هێمای شەهیدی قەڵەم و سیمبولی بەرگری لە ئازادی و ڕۆژنامەوانی. لە دوای بەردەوام بوو چونکە خوێنی ئەو مۆمێک بوو بۆ ڕووناکردنەوەی ڕێگای ڕۆژنامەنووسی و بوێری دوای خۆی ئەرکی ئێمە وەک هاوڵاتیان و ڕۆژنامەنووسانەوەیە کە یاد و پەیامەکەی بە زیندوی بێڵینەوە. پێویستە داواکاری بۆ پاراستن و لێپرسینەوە ئەرگیزکرد نەکرێت و هەوڵەکان بۆ چەسپاندنی یاسا و نێشتنی گەندەڵی بەردەوام بێت. کاوە گەرمیانی پێی وتی ڕاستی بە نرخترە لە ژیان، هیچ دەسەڵاتێک ناتوانێت دەنگی ڕازگۆیی بکە. خوشک و برایانی ئازیز و هاوڵاتیانی ویژدان زیندوی لیدز، ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەوە بۆ ئەوەی بڵێن خوێنی کورد بە هەرزان ناڕوات، کوردستان بۆتە گۆڕەپانی ترس. کاوە گەرمیانی قارەمانی قەڵەم بە تیرۆر وەڵامی ڕاستیەکەی درایەوە. ئەمە کۆتاییەکەی نەبوو،
هەموو ڕۆژێک لە کۆرمۆر و لە لاجان و لە هەر چوارسێوەیەکی ئەم وڵاتەدا دەبینین چۆن هاوڵاتیانی بێتاوان بە چەشی دەوڵەت یان بەدەستی نادیار دەکوژرێت و پاشان دۆسیەکەیان دادەخرێت. ئەمە فەرهەنگی بێسزاییە. ئەمە مانای وایە کە دەسەڵات بە هەمووان دەڵێت یاسا تەنها بۆ ئێمەیە و ژیانی ئێوە هیچ نرخێکی نییە. بەڵام ئەمڕۆ ئێمە لە لدز ڕای دەگەینین ئیتر بەسە. ڕێکخراوی داکۆک داوا لە هەمووان دەکات کە چاوپۆشی لەم تاوانە نەکەن. داواکاری ئێمە ڕوونە. دادپەروەری تەواو بۆ کاوە و هەموو قوربانیەکانی تری ئەم زۆرداریە دەبێت لێکۆڵینێکی ڕاستەقینە بکرێت و دەستی فەرماندەرانی ئەم کوشتنە بدرێتە دادگا. کاوە مرد، بەڵام ئێمە هەمومان بووینە دەنجی کاوە. خەباتی ئێمە و گێڕانەوەی ویژدان و سەروەری یاسایە. سڵاو لە قەڵەم، سڵاو لە ئازادی. زۆر سپاس. گەرمیانی ڕۆژنامەنووسی چاونەترس قارەمان لە بەردەم ماڵەکەی خۆی لە شاری کەلار تیرۆر کرا لەلایەن یەکێتی چەتەوە لە بەرەوەی دەستی کردبوو بە لێکۆڵینەوە و دادگایکردنی کارە نایاسیەکانی یەکێتی چەتە. بە بەڵگەوە پاش کەمێ ئەوەی کە ڕایگەیاندی کۆمەدەکان بڵاو دەکاتەوە تیرۆریان کرد. کوشتنی کاوە گەرمیانی گەورەترین بەڵگەیە کە هێزە سیاسە کوردیەکان چەندین مەترسیدارن و فەسادن لەوەتەی ئەوان حکمی کورد دەکەن ڕۆژنامەنووسی کورد ناوێرێت ڕاستۆگۆ ڕایەکانی بە ئازادی بڵێ. کاتێک کەسێک بوێرانە و چاونەترس وەکو ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی ڕاستیەکان ئەڵێ تیرۆرەکرێ و هیچ لەیەکێ لەوانە ناوێرن کەیسەکانیان حەل بکەن. هەروە بە کرارەوە مناتەوەی تر وەکو گەنجێکی کورد من چی دڵێکم بە وڵاتەکەم خۆش بێ کە زۆر بەڕۆنی دەسەڵاتدارەکانمان لە سیستەمی گەندەڵی زیاتر هیچیان لێ ناوەشێتەوە بۆ گەلی داماوی هەژار و کورد. ئامەدوبوانی بەڕێز، ئەمڕۆ کە یادی شەیدی قەڵەم کاوە گەرمیانی دەکەینەوە، برینێکی نوێی نیشتیمان لە گوندی لاجان دەکوڵێتەوە. کاوە لەسەر ئاشکراکردنی گەندەڵی و دژایەتیکردنی سیستەم تیرۆر کرا. ئەم ڕۆژ لە لاجان خەڵکی هەژار و گەنجانی بێکار لە سەر داوای ماف و پاروەنانێک بەگو لە وەڵام دەدرێنەوە. لەم یادەدا دەڵێن ئەو ئەقلێتەی دوێنێ لە تاریکی قەڵەمەکەی کاوەی شکان ئەمڕۆ لە ڕووناکیدا لە لاجان تەقە لە دەنگی ناڕەزا دەکات. شەهیدکردنی کاوە و خوێنی ڕژاوی لاجان دوو ڕووی حەقیقەتی تاڵن کە باجی داوای ماف لە وڵاتە هێشتا خوێنە. سەروەری بۆ شەهیدان و ڕوڕەشی بۆ ستەمکاران و حکومڕانی دوو بنەماڵی دەسەڵات. سوپاس. ئەمڕۆ ئێمە لێرەین بۆ یادکردنەوەی 12مین ساڵیادی شێتکردنی کاوە گەرمیانی کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 2013دا بەدەستی چەنگەندەڵێک و خاکفرۆشان شەهید کرا لەسەر داواکردنی مافی گەل و لەسەر عەقبێژی. لە 5 مانگی کانونی یەکەمی 2013دا لە باشی دایکیدا شەهید کرا لە بینینی کۆرپەلەکەیان بێبەشیان کرد بەداخەوە کە بکوژانی کاوە گەرمیانی کە تاوەکو ئێستاش بە سزای خۆیان نەگەشتون. بەڵام ئێمە لێرەوە پێیان دەڵێن ڕۆژێک دێ ئێوەش بە سزای خۆتان دەگەن. کاوە گەرمیانی ڕۆژنامەنووسێکی دڵسۆز کە ژیانی خۆی پاشەکەوت کرد بۆ ڕاستگۆیی و خزمەتگوزاری بە خەڵک. کاوە گەرمیانی هەمیشە قسەکانی بۆ ڕاستی و ماف و دادپەروەری بوون. ئەو باڕیوا بوو کە ڕۆژنامەوانی تەنها کارێکی نووسین نییە بەڵکو ئامانەتێکی گەورەیە بۆ پاراستنی ڕاستی و ئاگرکردنەوەی کۆمەلگا ئاگادارکردنەوەی کۆمەلگا. بەشداریکردنی ئێمە لەم چالێکەدا واتە ئێوەیە میراتی کاوە پارێزراوە بەردەوام دەبێت. دیزان دۆستانە ملۆک چالاکوان و ڕۆژنامەنووسان لە ڕێکخراوی داکۆکەڵسان بە یادکردنەوەی ڕۆژە نێگریزەکە کە لە هەرێمی کوردستان لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ 12 ساڵ لەمەوبەر شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی لە بەردەم ماڵەکەی خۆیدا لەلایەن چەند چەکدارێکەوە درایەت بەر دەستدرێژی گولە و کوژرا. شەهید کاوە گەرمیانی یەکەمی ڕۆژنامەوانی تیرۆرکراوی کوردستانی باشوور نەبووە. بەر لەو لە ئەو کەسانێک وەک ڕەوف ئاکرێیی و سۆرانی مامە عەمە و سەردەش عوسمان و تیرۆرکرا بوون. لە دوای تیرۆرکردنی کاوە گەرمیانی خۆپیشاندان و ناڕەزایی زۆربەی ناوچەکانی کوردستان و نێودەوڵەتەکانی لێکەوتەوە. لە نیشتیمانی ئێمەدا دەسەڵاتداران هێندە بۆ ناوخۆمان ئازان پێشەوەی لە ناوخۆمان بەرن لە دەرگای ماڵەکانمان ئەدەن. ئەم قسەیە ئەڵێ بۆ ڕۆژنامەنووسی کاوە گەرمیانی جوانەمەرگ وتراوە هەروەکو باو باپیرانمان دەڵێن دارکرمی لە خۆی نەبێت تەمەنی 1000 ساڵ دەبێت. دەستان خۆش. بولێکی ئازا کاوە گەرمیانی نووسەر و ڕۆژنامە نووسێکی بنکۆڵکار بوو لە سنووری گەرمیان کاری دەکرد
بەردەوام دشی ستەم و گەندەڵی وتاری نووسیوە بۆ ئەوەی ببێتە ڕۆژنامە نووسێکی بنکۆکار کە کارێکی مەترسیدار و زەحمەت بەتایبەت لە کوردستان دەبێت خۆت بۆ هەموو ئەو ئاڵانکاریانە ئامادە کردبێت کە لەوەی ڕوبەڕوویان دەبیتەوە بەتایبەت پەیوەست بە مەلەفی نەوت و مەلەفی گەندەڵی بێجگە ئەم دوو بوارەش لەگەڵ چەندین مەلەفی تری گەندەڵی کەسانی دەستڕۆشت و ناو حیزب و خاوەن ڕەهای سەرجەم ئەم مەلەفانە هەر لە گەندەڵی و کوشتن و ترس و تۆقاندنەوەی تا دەگاتە بە مەلەفی تری نهێنی کە هەندێک کات ئێمەی ڕۆژنامە نووسەر هەر ناتوانین دەستمان پێیان بگات هەر بشمانەوێت بە وردەکاری بگەین بە کەیسەکە هەڵبدەینەوە ئەوە ڕوبەڕووی مەترسیەکە دەبینەوە کاوە گەرمیانی چەندین جار ڕوبەڕوو بووە لە گرتن و هەڕەشە و تۆقاندن و تا دەگات بە شەهیدبوونی